ئەمە دیمەنی بەشی شوشتنەوەی سەنتەری گورچیلەیە لە نێو نەخۆشخانەی گشتی هەڵەبجە هەریەکە بەدەست ئازارێکەوە دەناڵێنێت. بە گوێرەی ئامارەکانی سەنتەری شوشتنەوەی گورچیلە کە تۆمار کراون ڕێژەی توشبوون بە نەخۆشی گورچیلە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادی کردووە. لە سنووری پارێزگای هەڵەبجە 402 شوشتنەوەی گورچیلە هەبووە و 13 کەسیش چاندنەوەی گورچیلەیان بۆ کراوە کە تێچووی هەریەکە لە شوشتنەوەیەک نزیکەی 350,000 دینارە و چاندنەوەی گورچیلەش 45 ملیۆن دینار تێچووەکەیەتی لە نێو نەخۆشخانە ئەهلیەکان. لە هەرێمی کوردستانە 7,000 نەخۆشمانەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە شەیدا 65 نەخۆشمان هەیە بەداخەوە ینی زیاد دەکات نەخۆشەکانمان لە سنووری پارێزگای هەڵەبجە شەیدا سەبارەت بۆی کە ئەو نەخۆشانی کە پەیوەندیەکەن بە ڕێکخراوەکەمان و ئێمە سیڤیان بۆ بڕەکەینەوە لێرە لە ڕووی مادی و معنەیەوە تەبعاً هاوکاریان نەبین ئەو نەخۆشانە کە چاندنی گورچیلیان بۆ کراوە. 8 ساڵە سەنتەری شوشتنەوەی گورچیلە کراوەتەوە. جگە لە ڕۆژانی هەینی هەموو ڕۆژێ لە سەنتەری شوشتنەوەی گورچیلە دەوام هەیە و خزمەت گوزاری بێ بەرامبەر پێشکەشی ئەوانە دەکرێت کە بۆ چارەسەر ڕوو لەم سەنتەرە دەکەن. بۆ پێداویستی بەڵێ هەنێ جار پێویستەکات ئێمە بیان بینە سلێمانی ئایادایان پێ بکەین ئەم شەڵتە جاری وایە پێویستی بە گۆڕین هەیە بەڵام ئێرە بڵێ زۆر هاوکارن بۆمان عیلاجیان هەیە لێرە هەنێ کاتیش پێویستەکە بڵێن ئەم جیازە ئینتیها بکات یا ئەم نەخۆشە پێویستی بە هەنێ عیلاجیکەی هەیە لێرە نییە ئەبێ لە دەرەوە بۆی بکڕین. یاریدەدەری پزیشکێکیش دەڵێت هۆکاری نەخۆشی گورچیلە نەخواردنی بڕی پێویستی ئاوە و ناڕێکی لە سیستەمی خواردن هەیە. ئەوەیان پێ ڕابگەێنم کە بەداخەوە ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە و کۆنتترۆلیان نەکردووە لە فترێکی درێژخایانە لە چەند ساڵەکە بێتە هۆی وەستانی گورچیلە و بەدڵنیاییەوە وەرزی گەرما و زۆر نەخواردنەوەی شلەمەنی یەکێکە لە هۆکارەکانی و ئەو کەسانی کە لە تەواوی تەمەنیانە بە شێوەیەکی پێویست سەوزەمەنی و میوەکان و ئەوانەی کە ئاودارن بەکاری ناهێنن یان نایخۆن یان لە کاتی ڕۆژەکانی ئیشکردنیانە لەبەر هەتا و لە ڕۆژەکانی گەرما ئاو وەکو پێویست ناخۆنەوە. سەنتەری شوشتنەوەی گورچیلە لە 11 پەرستار و یەک کارمەندی بەشی تاقیگە و کارمەندێکی بەشی دەرمانخانە پێک دێت. چەند ئامێرێکی تایبەت بە نەخۆشەکان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی کە ڕوو لەم سەنتەرە دەکەن. لە ڕووی پزیشک و مقیمی دەوری کە بەردەوام هەمان بێ و سەرپەرشتی نەخۆشەکان کە پزیشکمان نییە بەداخەوە پزیشکی پسپۆرمان نییە لەم بواری گورچیلیا کە هاوکارمان بێ و سەردامان بە لە ڕووی میلاکی مقیمیشەوە مقیمان بۆ دابین کرا و سەردانی نەکردوین و بەهۆی هەرگرفتێکەوە بێت نەهاتووە داواکارین لە لایەنی بەرپرس و پەیوەندیدار پزیشک و مقیمان بۆ دابین بکە. چیرۆکی سەرکەوتنی گورچیلەی دەستکرد 70 ساڵ لەمەوبەر لە ئەوروپا دەستی پێکرد کاتێک ژنێکی تەمان 67 ساڵان کە بەهۆی پەککەوتنی گورچیلەکان لە لێواری مردن بوو بەهۆی ئامێری گورچیلەی دەستکرد ژیانی پارێزراو بوو بەڵام دوای 5 ساڵ بە ڕووداوێکی جیاواز گیانی لەدەستدا. شادی ئەمین، شار پرێس، هەڵەبجە.